الحمد لله المتوحد بالعظمة والجلال والمتفرد بالبقاء والكمال، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وقائدنا وحبيبنا محمدا عبده ورسوله المنقذ من الضلال الداعي إلى الكريم السجايا وشريف الخصال. اللهم فصل وسلم وزد وبارك عليه وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزیزان و خۆشەویستان، مسلمانان ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێت. خێر و بەرەکات و ڕەحەماتی پەروەردگار بڕژێنە بەسەر خۆتان و ماڵ و منداڵ و وڵات و نیشتیمانە. عزیزان و خۆشەویستان، ئاینی پیرۆزی ئیسلام حەق و مافی داوە بە هەموو چین و تەوێژ و کۆمەڵێکەوە، و هەر کۆمەڵێک لە کۆمەڵگادا، هەر کەسێک لە کۆمەڵگادا، هەر شتێکێ و هەر چۆنێک هەیە، ئاینی پیرۆزی ئیسلام حەق و مافی خۆی پێداوە. شەریعەتی پیرۆزی ئیسلام کە باسی حەق و مافەکانەکە لەسەر جوانی و پێکەوە ژیان و ئارامی و خۆشەویستی و دۆستایەتی، یەکێک لەو شتانەی کەوا لە کۆمەڵگادا ئەمڕۆ ئیهمال کراوە و پێویستە مسلمانان و ئیمانداران بەخۆیان نابێنەوە ئەو صیفەتە جوانەی پێغەمبەری خوا، ئەو سونەتە جوانەی پێغەمبەری خوا فەرامۆش نەکەن، چونکە حەق و مافێکی خوا و پێغەمبەرە لەسەریان ئەوی سەردانی نەخۆشە، زانینی مافی نەخۆشە، ئاگاداربوونە لە نەخۆشە، ئەو نەخۆشانەی کەوا لە خەستەخانەکانن، ئەو نەخۆشانەی کەوا لە جێگاکانن، ئەو نەخۆشانەی کەوا بەدەست ئازارەوە ئەناڵێنن، حەق و مافیان هەیە لەسەر تاک بە تاکی خەڵکی کۆمەڵگا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشێکی فەرمێت: حق المسلم على المسلم ست، قيل وما هن يا رسول الله صلى الله عليه وسلم؟ قال: إذا لقيته فسلم عليه، وإذا دعاك فأجبه، وإذا استنصحك فانصح له، وإذا عطس فحمد الله فشمته، وإذا مرض فعده، وإذا مات فاتبعه. رواه مسلم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: مافی مسلمان بەسەر مسلمانەوە 6 دانەیە. وتیان: یا رسول الله، ئەو 6 دانە کامانن؟ پێغەمبەری خوا فەرمی: کاتێکە پێی گەیی بڵێ السلام علیکم وەڕەحمەة الله وبەرەکاتوه، ئەویش لە وەڵامی تۆدا بڵێ وعەلەیکم السلام وەڕەحمەة الله وبەرەکاتوه، بە جوانتر و بە باشتر وەڵامت باتەوە، بە زەردەخەنە و بە قسەی خۆشەوە. و هەروەها وئیذا دعاکە فأجیب، کاتێکە بانگی کردی بۆ وەلیمەیە، بۆ دەعوەتێ، بۆ هەر مناسەبەیەک، تۆ واجبە لەسەر بڕۆی بەدەمیەوە، ئیهمالی نەکەی، فەرامۆشی نەکەی، عوزری قۆڕ نەێنیتەوە بڵێ وەڵام مەجالم نییە، حیقدێ لە دڵتایە، شتێ لە دڵتایە، ناتەوێ بڕۆی، گوناهبارە بی. ئەجیب بۆ وجوبە، عولەماانێک ئەفەرمون کاتێک برایەکی مسلمانت دەعوەت دەکا ئەبێ بڕۆی، ئەبێ خلاف وعدیش نەبی، لە کات و ساتی خۆیان بڕۆی. کاتێک مسلمانێک تەڵەبی نەسیحەت و ئامۆژگاری لێیەکە، ئەڵێ ئامۆژگارێکی خێرم بکە، تۆش واجبە لەسەر ئامۆژگاری خێری بکەی، ئیرشادی بکەی، ڕێنمونی بکەی، یارمەتی بدەی، دەستی بگری، قوڕ نەکەی بەسەریا، زەم و غەیبەتی نەکەی، گوێنی پێ نەدەی، قسەی پێ نەڵێی، ئابڕۆی نەبەی، فەسحی نەکەی. ئەمە صیفەتی ئینسانی مسلمان نییە. ئەو داوای ئامۆژگاری لێیەکە، المستەشار و مؤتەمەن، ڕابێژ بە تۆکە بێ بە ئەمینی جوابی دێیتەوە. و هەروەها وئیذا عطس یا عطس فحمد الله، کاتێکەوە ئەپشمێ، پشمین کە ئەپشمێت کەوتی الحەمدولله، تۆ ئەبێ وەڵامی دەیتەوە، بڵێ یەرحەموکە الله، ئەوی بڵێ یەهدیکە الله وئیانا وئیاک. ئەمە صیفەتی ئینسانی مسلمانە. لە مجتەمەعێکیان کابرا ئەپشمێ ئەڵێ ئیخە، یا تێ بڵێ ئەڵێ الحەمدولله و لە وەڵام ئەڵێ ئیخە. ئەمە بەڕاستی خلافی سونەتی پێغەمبەری خوا، ئەمە بێئەدەبیە، ئەمە بێحورمەتیە بەرامبەر بە ئینسانیەت. کاتێ وتی الحەمدولله، قسەی ناشینەکە بەرامبەری، گوێنی پێ مەدە، کردی بە دووجا، کردی بە سێجا، بڵێ شەفاکە الله، یەشفیکە الله، خوا شیفات بە، نەک دوعای شەڕی تێ بکەی.
ئەمە حەق و مافی مسلمانە بەسەر مسلمانە. وئیذا مەریضە فەعودو، کە نەخۆشکە و لە جێگا بوو بڕۆ سەردانی بکە. وئیذا ماتە فەتەبیحو، کاتێکە مرد وەفاتی کرد شوێن جەنازەکەی کە و دوعای خێری بۆ بکە. لە ئادابی سەلەف و پێشینە باشەکانی ئێمە کە لە پێغەمبەر و ئەسحابی پێغەمبەرەوە وەریان گرتبوو، کاتێکەوە برایەکیان مسلمانێک ئیماندارێک دیار نەبوایە هەوانە نەپرسی، کە بیان زانیان نەخۆشە ئەچون سەردانیان نەکرد، کە بیان زانیایە نەخۆشە ئەچون لەگەڵ ناو ماڵەکەیە خزمەتیان نەکردن، هاوکاریان نەکردن، دەستی یارمەتیان بۆ درێژەکردن، کە بیان زانیان لە سەفەرە ئەحواڵی مناڵەکانە نەپرسی، گیر و گرفت و مەشاکیل و ناڕەحەتی و نوقسانەکانیان بۆ پڕەکردنەوە. بەڵام بەداخەوە ئێستا لە مجتەمە و کۆمەڵگایەکین دراوسێ نەخۆش ئەکەوێ ئاگای لە دراوسێ نییە، کێشە و گرفتی هەیە ئاگای لێ نییە، تەعزیەی هەیە ئاگای لێ نییە، نەکرد دراوسێ بۆ دراوسێ، برا بۆ برا، خوشک و برا بەیەکەوە لە باوک و دایکەکەن، ئەوەندە ڕقانە لە یەکتری، ئەوەندە دوژمنایەتی یەکتریەکەن، سەیرەکەی بەدەم سەرێشە و پێشە و نەخۆشی و ناخۆشی یەکتریەوە نین، حەز ئەکەن بەڕاستی ئەویان حەزەکە ئەمیان نینۆکی نەبێ سەری پێ بخورێنێ. ئەمە کەی مسلمانەتیە، ئەمە کەی دینداریە. خەڵکی وامان هەیە والله وبیلا لە پێش هەموو کەسێتە مزگەوت، لە پێش هەموو کەسێک خۆی بە مسلمانە زانێ، خۆی بە ئیماندارە زانێ، بەڵام کاتەکەین سەرنج دەدەین نە برا نە باوک نە دایک نە خوشک نە کەس نە جیران کەس لێ ڕازی نییە. ئیسلامەتی وا نابێ، ئیسلامەتی ئەخلاقیاتە، ئیسلامەتی ڕەوشتە. یەکێک لەو شتانێک کە مافی مسلمانە بەسەر مسلمانەوە نەخۆش و ئاگابوون لە نەخۆشە و سەردانی نەخۆشە و عیادەی نەخۆشە. ئەزان لە سەردانی نەخۆشە چ خێرێ گەورەی تایە؟ ئەزانت دڵخۆشکردنی نەخۆش چەند خێرێ گەورەی تایە؟ کە ئێمە ئەم هەموو خێرەمان لە بەردەست ئایمانمان کردووە. مەچۆ بۆ حەج و عومرە، دڵی دراوسەکەت خۆشکە، دڵی نەخۆشە خۆشکە، ئەچی بۆ حەج و عومرە، بەڵام دەرو دراوسەی لێت ناڕازیە، خزمەکەت نەخۆشە سەردانی ناکەی، مامت پورت دایکت خوشکەکەت برازاکەت ئەمانە هەمویان کێشەیانەیە تۆ ئیمالت کردوون، بە چەندین دۆلار و پارە سەرفەکەی ڕۆی حەجیەکەی عومرەیەکەی، ئەمانە مەکە تۆ حەج و عومرە لە بەردەستی خۆتایە. ئەوانە ڕازیکە ئەوسا بڕۆ خوش لە خۆت ڕازیکە، تا ئەوانە ڕازی نەکەی خوش لە ڕازی نابێ. ئازیزان و خۆشەویستان، زۆر جارێ خێری زۆر گەورە لە بەردەستی خۆتا ئاگای لێ نییە، خێری زۆر گەورە لە بەردەستا ئاگای لێ نییە. بۆ دەزانتێ خێرە گەورەکە لە مەدینەیە و لە مەکەیە و لە قودسە، نەخێوانیە، لە بەردەمی خۆتایە، بەڵام تۆ ئیمالت کردووە. حەجی گەورە، عومرەی گەورە، سنەتی گەورە لە بەردەستایە، سەردانی نەخۆشە. پێغەمبەری خوا فەرمێت، إمام مسلم حسن الروايات كردوا بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمى إن المسلم إذا عاد المسلم لم يزل في خرفة الجنة حتى يرجع. قيل يا رسول الله صلى الله عليه وسلم وما خرفة الجنة؟ قال جناها أي ثمارها. بيغمبري خواه فرمى صلى الله عليه وسلم أو مسلماني كسرداني برايك مسلماني نخوشيك لم يزل دون فيكوبة وإثباته، يعني ببردوامي أو كسا أو مسلمانا كسرداني أو نخوشي كردوا لباخو سمارو جنتي بهشتايا، باخو باخاتي بهشتايا، برومي بهشتايا. غرفة الجنة يعني ثمارها، يعني برومي بهشت. تو سرداني نخوشكي بلام لناو برومي بهشتاي. أي بو عمره ما ينفرمو، بو حج ما ينفرمو، بو شتيتر ما ينفرمو، كورا بۆ شەونێژ ئەمەی نەفەرمووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بۆ سەردانی نەخۆش فەرموویەتی تۆ لە بەردەستە دراوسێکەتە براکەتە پورزاکەتە ئامۆژاکەتە ئیهمالت کردووە، نەکەر ئیهمال لەو شەخسەی هەیە لەگەڵا نەبێ. ئەمە تاوانێ گەورەیە. وەرن ئەم سونەتانە زیندووکەنەوە، با مجتەمەعمان پڕ لە خێر و خۆشی بێ، با خوا ڕەحمان پێ بکە، با خوا لەوە زیاتر غەزەبمان لێ نەگرێت، سونەتەکانی پێغەمبەر زیندووکەنەوە. ئەوە تا لفرمايشترا بيغمبري خواف ما من مسلم يعود مسلما غدوة إلا صلى عليه 70,000 ملك حتى يمسي، وإن عاده عشية إلا صلى عليه 70,000 ملك حتى يصبح، وكان له خريف من الجنة. أخرجه الترمذي. بيغمبري خواف صلى الله عليه وسلم أفرميت هيتش مسلمان يكنية سرداني برايكي مسلماني كردبي وإيمانداري كردبيت
لە بەیانیا چوو بێ بە سەردانی کە نەخۆشە برا مسلمانەکەی خوشکە مسلمانەکەی دراوسەکەی نەخۆشە سەردانی کات إلا 7,000 مەلایکە سڵاواتی لەسەر لێدەن 7,000 مەلایکە داوای لە خۆشبوونی بۆکەن 7,000 مەلایکە داوای ڕەحمەتی بۆکەن لە چه عیبادەتێکە ئەوە هەیە وأفهم حتى إيوارة أجر إيوارة شو بياني شو بيه حتى إيوارة حفتها صار ملائكة صلواتي لسلي هذا أجر لا إيوارة بتشي حتى نيجي بياني حفتها صار ملائكة صلواتي لسلي هذا دعاء خيري بوكن دعوة إلي خوشبوني بوكن دعاء رحمة سوزو بزي بوكن أما فرمايشت بيغمري خواه من عاد مريضا لم يزل يخوض في رحمتي حتى يجلس فإذا جلس انغمس فيها رواه الإمام أحمد ورواة ثقات في غمري خواه فرمي صلى الله عليه وسلم حركس يسرداني نخوش بك لم يزل يعني ببردوامي لنا الرحمة مهرباني سوزي پروردگار اگر روشت دانشت اما بس بردگاكا لنا رحمتك لنا سوز مهرباني پروردگار من تواني خواه رحمان بيبكي برو سرداني نخوش بك هر رگاكا من رحمتي خواه رحمت بيكا كدانشتي نقمة بيل الرحمة پروردگار غرق بيل الرحمة پروردگار لا ينخوش وانا خيره بي ناسي ني ناسي قرنق اوين نخوش ومسلمان وسردانيكي تو قريب ولاي وهروها بيغمري خواه فرمايشترا فرميت من عاد مريضا ناداه منادي من السماء طبت وطاب ممشاك وتبوأت من الجنة منزلا أخرجه الترمذي وحسنه أفرمي أو كسي سرداني نخوش يكا مانا مايشن زورا بيغمري خواه فرميت هر كسي سرداني نخوش بكا بان خوازيك بان أكاد لا أسمانه أي فلاني كري فلان أي أو كساني سرداني فلان قستان كنا خوش بو طيبت وطاب ممشاك كاريكي زور باشكر هنقاوة كان هم برخير وبركته وتول لناو بهشتا شويني خود دياري كر لناو بهشتا منزل مكان قصد خود كري أما بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم حتى بيغمبري خواه نكبو مسلمان نخوش بو بيا سرداني كردو أم فرمايشتاني فرمو بيه جيراني يهودي بو قاوري بو مشريكي بو سرداني كردو سرداني كردو كان خوش بو بيغمبر كمان بيغمبري الرحمة صلى الله عليه وسلم يك لو كساني كواجو لك ابو دراوسي بيغمبري خواه منالك بو غلامك جاجرها ولا بيغمبري خواه بيغمبري خواه والله بديو فرمين بو من فلان قصد ديارني تي والله قربان نخوشه بيغمبري خواه ما سرداني بكين بيغمبري خواه سرداني كر نصيحته امشغاري كر بيني نخوشك كواله سر مرقايا امري وفاتك بيغمبري خواه فرمي فلان كس حزكم ايمان بيني وفان بيغمبري خواه حزك لجانب رزقاريك فرمي حزكم ايمان بيني چونك وفاك هي بسر ايموا خدمتك يمت كردوا باوكي جولكيا سيركي باوكي كردو سيري بيغمبري خواه صلى الله عليه وسلم باوكي دستي كرد بقريان جولكيا باوكي وتي اطيع ابا القاسم بقوي باوكي قاسم كبيغمبر بقوي بيغمبرك صلى الله عليه وسلم بقوي بك شاتمان بينا لمن مترسه تو خوشوي الله لبردمي باوكي بيغمبر اصحابي بيغمبر فرمي اشهد ان لا اله الا الله وانك رسول الله بيغمبري خوا دستي كد بقريان فرمي الحمد لله ام نفسمان لجهنم رزقار كرت وفاك ما عنوان برانبري يعني بيغمبري خوا صلى الله عليه وسلم سرداني جولكي شي كردوها كنا خوش بوا يسا كابرا خوي بمسلمان دان اهلي مزقوت ترى قصوري مزقوته الله دراو ساكم عارا خورا سرداني ناكم مرحبا ناكم ام اخلاق ناشرنيتو واي كردوها كابرا لدين زيادة هالبزيتوا زيادة بهوي تو كفر بك برو سرداني بك هوالي ببرسا احوالي ببرسا با اخلاقي شاكي تو تأثيري تبكى وإن أحد من المشركين استجارك فأجيره حتى يسمع كلام الله أبلغه مأمنة خوا عفر من بو عظمته مشركي كداوي دراوسيتي لتوكر داوي رفاقتي لتوكر توش بنايبة دراوسيتي بك أخلاق جواني وتي جواني وخينو با بي بي سي أم قرآن شن جوانا أم إسلام شن جوانا نقبنا إسلام بي خلتني فري ودي دروي نقلابكي ببي ببار بسر إسلامه ببي بأشدها بسر إسلامه أخلاق جوان بلا قلاو دراوسيتي بك با أخلاق جوان كان تو هاي لك شيطان بينه أم إسلامه بالشر والشمشير نقشتو بسر أرس بأخلاقي جوان وأخلاقي برس
کە مسلمانە قەدیمەکانی ئێمە ئەخلاقیان جوان بووە بەرز بووە جوولەکە و گاور هاتوون تا وڵاتانە کە زانیان ئەمانە مسلمان ئیمانیان هێناوە بەڵام وەڵڵاهو بیللا ئیسە مسلمانە مسلمان ڕاکە ئەوەندە بێئەدەبیمان کردووە بەرامبەر یەکتری ئەوەندە بێئەدەبیمان بەرامبەر ئیسلامە کردووە ئەوەندە درۆمان بەناو ئیسلامەوە کردووە کورە وای لێهاتووە کابراڵەوەی مسلمانە خۆتی لەلادە معاملەی لەگەڵا مەکە ئەوەی نوێژ ناکا باشتر ویجدانی هەیە ئەوەی نوێژ ناکا باشتر ئەخلاقی هەیە ئەوەی نوێژ ناکا یعنی ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەم مسلمانە قۆڵ بڕ و دز و زەردانەیە کە لە مزگەوتەکانە بەڕاستی خۆیان بە دەرەجە یەکەسان و تەرەقە سوورەدان بەڵام دروەکەن لەگەڵ مسلمانانە لەگەڵ خەڵک و لەگەڵ کۆمەلگا ئەمە کارە ساتە لەگەڵ بازارە معاملەکان دروەکەن خیانەت دەکەن ڕیبا خۆن دزیەکەن جەردەیەکەن خۆڵێ خەڵکێ بڕن خۆشیان بە مسلمان دەزانن و هەروەها سەردانی نەخۆش و چوون بۆ لای نەخۆش کۆمەڵی ئادابی هەیە ئەم ئادابانە ئەگەر جێبەجێ نەکرێتەوە لە جیاتی خێر شەڕ دەگا ئەو هەموو حەدیسە لەسەر فەزڵی سەردانی نەخۆش هەیە لەسەر گەورەی نەخۆش ئەو هەموو سەوابە ئەو هەموو پاداشتە ئادابی هەیە لەو ئادابانە سنەتە ئینسان بەڕاستی کە چوو بۆ لای نەخۆش دەم بە دوعا بێ حتا من لای سەری نەخۆشەکەەوە دانیشێ پێی بڵێ لا بەسە تەهور ئینشاء الله نەک بیتۆقێنێ و زاوری با بڵێ هیچ نییە ئینشاءالله باشە بیتەوە کەفارەتی گوناهە ڕەفعی دەرەجاتە پێغەمبەری خوا ئاوا بووە صلی الله عليه وسلم کە ئەچوو بە لای نەخۆش ئەگەر مەهما کان نەخۆشەکەی خەتەر بووایە پێغەمبەری خوا دوعای کرد ئەیفەرموو هیچ مەترسە ناڕەحەت مەبە ئەمە کەفارەتە و ڕەفعی دەرەجاتە پاکیە خوا پاک دەکاتەوە خوا تۆی خۆشەوێ بە زەردەخەنەیەکەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و زۆر دوعای بۆ خوا فەرمێت لە فەرمایشەکە ئەگەر کەسێک چووە لای نەخۆشەکە و لای سەریا دانیشت و دەستی خستە سەر نەخۆشەکە یا ئازارەکە حەو دانەجار فەرمی ئەسئەل الله العظیم رب العرش العظيم أن يشفيك إلا عافاه الله من ذلك المرض أفرمي أجر كس يتوب لا نخوشك ما قد نخوشك نخوشي مرق بيت إلا أم دعاء بخينا بسريا يا غمري خوابت حوجار أم دعاء بخينا بسريا خواي قول الشفاء ده كم الله دعاء الواردة في غمري خواب فرمي اللهم رب الناس أذهب البأس اشفي أنت شافي لا شفاء إلا شفاؤك شفاء لا يغادر سقما متفق عليه ئەمانەی خوێندووە پێغەمبەری خوا بەسەر نەخۆشە بەڵام بەداخەوە ئێستا کابراچێ بە لای نەخۆش کە ئەی بینێ ڕەنگی زەرد بووە ڕەنگی تێک چووە لاواز بووە زەعیف بووە نان ناخوا بێتاقەتە لە گیانی خۆی ئیتر دەست ئەکا بە کۆمەڵی قسەی دنیاوی و واج ئەکا ئەڵێ بەخوا ئەم نەخۆشیەتە زۆر خەتەرە قەسەم بەخوا بەم نەخۆشیەتەوە لەو چێ بمری دەی کابرا ئەگەر نێشمرێت نیوە مەرگیەکە گیانی دەرەکات ئەمە خێری ناکە ئەمە شەڕیەکە بإنسان دائما دم بخير به متفائل به نابي براسي وابكا كابراي نخوش بتوقينه كابرا شو خدمتي حضرت عمر كوري عبد العزيز خليفه ايمان داران كبخليفه بينجمي راشدين مشهوره شو بولاي لبنا سريع دستي كده باسي خيزانكي وزمي خلقو باسي خلقو معنا انجا فرمي والله يا قربان اوي من بزان امنا خوشي مرقه بخوا من رفيقك جنبو امنا خوشيتو يقول وفادك حضرت عمر كوري عبد العزيز زور بنرمي فرمي بانا ساعتك كم فرمي ام جارت شو ولا هدنا خوشك ام قصبت على نمك وجارة تريجني ولا من بمشي وازه اما تو براسي مبشر نيت منزيري مش ددر نيت ترسيانري ام اسلوبي تو نخوش اگر نخوشيني مرجيش نبي تو مرجي بيباياك اي ترسياني بو جارة ام اسلوبات نبي جازي زان خوش بيستان كشوي ولا نخوش قصي دنياي مكه دمت بذكره به دعاء خيري وبكى وهروا على آداب زيارة أوي الله إنسان زور دانا نيشه لله زور دانا نيشه مگر إلا نخوشك بيه خوش بيت يعني علاقتي قردو بكابراو حس كاداني شلاي أين تو داني شلاي بس عاد ساعات أم نخوش جاري واه خوي بيسكا بطاقته ناوسي مسألة بشوازك يعني كهتا كزوجاري عزناكن بو شوازة تو بيبيني كواتا تو 5 دقيقة 2 دقيقة سرداني دو آخر وازي ليبنا مگر وقت أرسم كدن كسكة زور نزيق بيلي أم حس كاسري ليبدا حتى سفياني سوري يكيك لأولياء كمل أفرمت حماقة العائد أشد على المرضى من أمراضهم يجيئون من غير وقت ويطيلون الجلوس أفرمت براسي دول الرجنابتان بأقلي وحماقتي إنساني زائر سردان كري نخوشكان
زۆر زۆر ناخۆشترە لەسەر نەخۆش بەلای نەخۆش و کەسوکاری نەخۆشەوە لە نەخۆشەکە خۆی یان لە نەخۆشینەکە. بۆ چونکە یە زۆر دانیشەیە قسەی دنیایەکە قسەی بەتاڵەکە واکە چواردەوری نەخۆشەکە کەسوکاری نەخۆشەکەی ناڕەحەتەکە بێزارێکات کەواتە نابێت لەو پلابین کە ئەولیا و عولەما و زانایان کە باسیەکەن. لەگەڵ ئەوەی شازیان و خۆشەویستان نەخۆشین و ناڕەحەتی و بێتاقەتی پێغەمبەرمە دەرکێ بڕاوە قاچی ئومەتمان بەدەستی ئومەتما خوای کەتە کەواری گوناحەکان داوام کردو لەخوا بۆ مسلمان ڕەحمەتە بۆ کافر نێقمەت و عەزابە بەڵام تۆ لەم دنیاکە نەخۆشەکەوی بەڵا بەسەرتایەت هەمووی بەدە کەفارەتی گوناح و ڕەفعی دەرەجات. بۆیە خوای گەورە ئەفەرمێ ئینەما یوفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب بەڕاستی پاداشتی سابیران و خۆگران بەدەست نەخۆشین و ئازار و ئێشەوە بەڵاو مصیبەت و جەرگ سوتان و نەڕەحەتیەوە ئەمە خوا ئەجر و پاداشتان بەبێ ئەندازە پێئەدا. بۆیە فوزەیلی کوڕی عیاض ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێت ئینەما جوعلت العلل ليؤدب بها العباد. بۆیە بەڕاستی ئەم نەخۆشیانە خوا دایناوە بۆ ئەوەی بەندەکانی خۆی پێ تەربێت کە پەروەردەیان کە و ئەدەبیان پێدادا. خەڵکی وا هەیە ئەگەر نەخۆش نەکەوێ یاخی بێتە بێتە فیرعون ئەبێت تاغوتێ گەورە خوا نەخۆشی ئەدا بەسەریا بۆی کە بزانێت قەدری عافیەت هەیە بۆی ئەدەبی پێ پیاکە بۆ ئەوەی کە بزانێت کە ئێش و ئازار و ناڕەحەتی هەیە خوایەکەیە دروستی کردووە خوایەکەیە سیحەت و عافیەتی پێدا خوایەکەیە ئەم سیحەت و عافیەتی لێسێنێتەوە نەخۆشی نەدا بەسەریا کە بەڕاستی بزانێت قەدری عافیەت چییە. ئازیزان و خۆشەویستان حەزەتی عەبدوڵڵای کوڕی عەبەس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە سەردانی شەهید المحراب حەزەتی عومەری کوڕی خەتابی کرد ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ کاتێکەوە ئەبوو لؤلوی مەجوسی شمشێرەکەی لێدا و بەو شمشێرە شەهید بوو وەفاتی فەرموو کە زانی زۆر ناڕەحەت دەچوو بۆ خزمەتی ئەی زانی بەم نەخۆشی ئەوفا دەکا بەم شمشێرە ژەهراوێ وەفا دەکا بەڵام نەیترسان مژدەی پێدا فەرمووی ئەی ئەمیری موسڵمانان و ئیمانداران تۆ لە دنیادا ڕەفاقەتی پێغەمبەر کرد هاوڵی پێغەمبەر بی پێغەمبەر زۆر تۆی خۆشویست پێغەمبەر زۆر وەسفی تۆی کرد پێغەمبەر بەرامبەری تۆی فەرموو المەلائکە تتەکەلم على لسان عمر مەلائکە لەسەر زاری تۆ قسەیەکە تۆ لە هەر کۆڵانە وڕە شەیتانەوە کۆڵانەوە ناڕوا تۆ نائبی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەم شێوازە هاو بە وەسفی حەزی عومەرە حەزی عومەر حاڵە گەزگەز باڵای پێکرد دڵی خۆشە بوو ئەنجا فەرمووی پێغەمبەر وەفاتی فەرمووی لێت ڕازی بوو ئەنجا لە پاشان هاوڵی حەزی ئەبابەکر بووی وەزیری یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەسووری یەکەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم دۆستی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەویش لێت ڕازی بوو ئەویش دوعای خێری بۆ کردی ئەنجا فەرمووی بەڕاستی ئەمیری مسلمانان بووی عەدل و عەدالەتت بڵاو کردەوە تۆ پیاوێکی زۆر عەزیم و گەورەی ئینشاءڵڵا هەر بەو عەزەمەتی و بەو گەورەیە ئەگەیتۆ لێقای پەروەردگار ئینشاءڵڵا تۆ هەر لە دڵی ئێمە دەرناچی بەم شێوازە بەم لوتفە لەگەڵ ئەم زاتە دووە ئەم زاتەیش زۆر خۆشحاڵ بوو کەواتە ئازیزان و خۆشەویستان ئێمە لە سەردانی نەخۆشەکانە ئەبێ ئەم ئوسلوبانە بەکار بێنین و هەروەها سونەتە ئینسان لای نەخۆشەکە کە زانین نەخۆشەکە نەخۆشی مەرگە ذکری خوا بکە قسەی دنیای نەکە بەتایبەت لا إله إلا الله من قال آخر كلام لا إله دخل الجنة بەم شێوازە بۆ ئەوەی بیری کەوێتەوە ئەویش بڵێ لا إله إلا الله بەڵکو ئاخیر وشەی لا إله إلا الله بێ و بە لا إله دەرچێت. ئادابی زیارەت ئەمڕۆ لە کۆمەلگایەمە بە شێوازێکە سەرێک کابرا دەستی قورسەکە ئەیبا بۆ لای دەستی قورس مەکە بەڵام قسەی قورس و ناڕەحەت مەکە ئەگەر دەستی قورسەکە منەت بەسەریان مەکە با غەسب العادە نەبێ با نەبێت عادەیەکی سەیئ بڕۆ بۆ لای بەڵام بە شێوازێک نا کە تۆ ئەرکی کۆمەلگای قورسکەی ئەمڕۆ سەردانی نەخۆشیان والێ کردووە ئەرکەکانیان قورس کردووە تۆ نابێ بۆ شێوازە بی ئەمڕۆ وایان کردووە لە خەڵکی کە بەهۆی دیاری و هەدیەکانەوە نەتوانێ بڕا بەلای نەخۆش بترسێ بڵێ وەڵامی من پارەی ئەوە پێ نییە بڕۆم وەکو فڵانەکەس هەدیە وەبەرم ئەمانە مەکەن دیاری مەبەن هەدیە مەبەن دوعای خێر بەن لەگەڵ خۆتانە ئەمە لای نەخۆش زۆر گرنگە بۆی کۆمەلگاکەمان کۆمەلگایکی مسڵمانانە بێ نە پێغەمبەر نە سەحابە نە تابعین نە ئەولیا نە کەس کە چۆ بە لای نەخۆش بەو دەسەوە نەڕۆشتۆ کە ئەمڕۆ کابرا ئەڕۆوە شێوازە نقڵە بە هیچکلێتە ئەمانە هەمووی بیدعەی سەیئەیە هیچی مەیکەن ئەمانە بیدعەی سەیئەیە ئەوە مەکەن
بچۆ بۆ لای دوعاکەری ئەزانی هەزارە فەقیرە نەدارە لیلا فیلا ژێر بەژێر کە سوکاری سەرپەرشانی نەخۆشەکە هاوکارێکی مادی بکە ژێر بەژێر با کەسیش پێ نەزانێ ئەمە خێرە نەک بەو شێوازە بڕۆیت و خۆت دەرخەیت و سنگە دەرپەڕێنی. بەڵام ئازیزان و خۆشەویستان بەداخەوە ئەمڕۆ نەخۆشی وا هەیە لەو خەستەخانانە نەک قەوم و کەس و دراوسێ وەڵاهی منداڵەکانی خۆی سەردانی ناکە. خەتیبێکی مسلی باس لە حاڵی نەخۆشیەکە ئەڵێ دراوسەیەکمان نەخۆش کەوت چووم بۆ لای چووم سەردانم کرد کە سەردانم کرد زۆر نیگەران و بێتاقەت بوو لەوەی کەوا چواردەوری زەردای ناکەن قەوم و کەسەکەی حتا منداڵەکانی خۆشی زۆر بێتاقەت بوو. فەرمی وەڵڵای ئەمە ئەگەر یەک تۆز پارەدار بووایە یەک تۆز ناودار بووایە بەهەرحاڵ بە ئیسلاحی ئەمڕۆ شتێکی ببوایە ئەمڕۆ خەستەخانەکان بەرنەیەکەوت شانشانێن و پاڵپاڵێن و واسیتە بەس بڕابی بێنێ بڵە قوربانم ناتمەدە خزمەتی جەنابە ئەمرێ کارێ بەدرۆ دەرەسش ئەمە مەکەن. فەرمی ئەم پیاوە پیاوێکی فەقیر و نەدار بوو زۆر بەزەین بە حاڵێ هاتەوە بێتاقەتم بۆ حاڵی وتم ئەگەر ئەمە بیبوایە بۆ شێوازە نەبوو. بەڵام فەرمووی بە من بەهەرحاڵ تی من دەرچووم لە لای ئەمانە وتی یەکێتر ئاوا لە دراوسەکانی کەوتەوە بیری دوام سەردانی بکەم چوو سەردانی بکە ئەمانە بەش وەکو منەتکاری ئەمانە چوو سەردانی کرد و هەواڵی پرسیە وشتی وەڵی هەتاکو ئێستا کوڕەکەم ئەها لەو دیو خەستەخانەکەەوە تا ئیسە مەگەر بە تەلەفۆن ناتۆ بەڵام کوڕەکەم خۆ مشتەمەی مەشوای هاتووە کابرای خاتە خەڵگای پیرانەی نێرە بە خەستەخانە ئیتر ئەڕوا بەوەی دەوام و ئیشی خۆی و کوڕەکە کشەکەی ئەگەر خزمەتکارێکی فلیپینی لەو ناو ئەینێرێ بۆ لای بەم شێوازە ئەگەرەوەش بکە. بەهەرحاڵ وتیەوە کوڕەکەم مەگەر تەلەفۆنێ بکە بۆ خەستەخانە ئەماڵ ئەینا نایە بۆ سەردانم بەڵام فڵانە گەست تۆ هاتووی خوا جەزا باتەوە تۆ پیاوێکی بە وەفای ئەمەش بۆ مامۆسای مزگەوت بگەڕێنەوە خوا من لە فڵانە شوێنە خەزێنەیەکم داناوە پارەیەکی زۆرە ئەگەر مردم ئەو پارە لە فڵانە شوێنە دەری بێنە و خۆت و بەرحاڵ مامۆسای مزگەوتەکە سەرفیکەن بۆ مزگەوتەکە سەرفیکەن بیدەن بە فەقیرۆژار و بەشی خۆشی تابێ تەمەەن دیارەمە وەکو فێڵێک بەکارهێنا بزانە و خەڵکە چۆنەوتی منی شاتمەوتم وەڵڵی ئەم پیاوە چوون بۆ زیارەتی و بۆ سەردانی ئاوای وتووە کابرا مرد بەڵام پێش مەرگەکەی و مردنەکەی ئیتر دەستە بە دەستە خەڵکی مزگەوت و دەرەو دراوسێ و کوڕ و کاڵ و کچ و کوڕەزا و کچەزا هەدەی سەردانی بکە پارە هەیە لە ئارا تەماح هەیە لە ئارا. بەڵام کابرا کە مرد هەمویان کۆبوونەوە چوون ئەو شوێنە هەڵدەنەوە یەک تمەنیتیان نەبوو یەک دەرهەمیتیان نەبوو. تمەزەمە بۆ بەکارهێناوە ئەم خەڵکی تاقی کردێتەوە ئەو خەڵکە بزانە چەند مادە پەرستن. بۆیە ئازان و خۆشەویستان ئێمە شتەکانمان با لەبەر خوا بێ سەردانی نەخۆش هاوکاری نەخۆش ڕەحم و سۆز بەرامبەر بە نەخۆش هاوکاریان ئەمە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جگەلەوەی خێر و پاداشێکی زۆر گەورەی تایە بۆ دنیا و بۆ قیامەتی خۆت وەکو لە قیامەتەوە پاداشتانەی تایە لە دنیای شاگە تۆ سەردانی نەخۆش کرد سبەینێ خەڵکی سەردانی تۆکە سبەینێش خەڵک وەفای هەیە بەرامبەر بە تۆ سبەینێ تۆش فەرامۆش ناکرێی لەبەر ئەوەیە خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا عاقبەتمان بەخێر بیێڕی خوا لە وڵای خۆمان و باوکو دایکمان خۆش بی خوا لە دەرد و بەڵاو و نەخۆشی و ناخۆشی لامان دەی خوا شیفای نەخۆشەکانمان بی خوا شیفای نەخۆشی ماڵ و خەستەخانەکانمان بی یا ڕەبی خوایان وامان لێ بکەی لەم منهەجە جوانەی ئیسلام و شەریعەتە جوانەی ئیسلام لامان نەدەی جێبەجێگەن تەطبیقیکەین یا ڕەبی خوای دڵمان نورانی کەی بە نووری معریفەتی خۆت و پێغەمبەرگیان و دۆستان و عارفانی خۆت پەروەردگارە یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە بە ئیمان و مانژێنەوەمان بەرەوە زیندومان کردەوە یا ڕەبی خوای لە دەپاڕێنەوە لەناو گۆڕە لە بەرزەخە لە قەبری تەسک و تاریک و باریکە زبانمان سابت و جێگەی لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕە لەو کات و ساتەی لێمانە پرسن مەن ڕەبوکە کێ زاتی کێ خوات بڵێن ئەڵڵا کێ پێغەمبەرمان سابت کەی خوای لە ڕۆژی قیامەتیشا لەسەر پردی سیرات وەک
بەرقمان پەڕێنیتەوە پێغەمبەر بانگمان بکا و دەرمان نەکا بەو دەستە جوانانەی خۆی کە ئاوی لە نێوان دەرچ و موعجزەیە گەورە بوو بەو دەستە جوانن ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتوینەک بەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوای ئیسڵاحی حاڵی مناڵەکانمان بڕی یا ربی خوای منداڵی نە منداڵی ساڵی بەرێ ئەوەی هێدی ساڵ نەخوا بۆی ساڵەکەی خوای مناڵی ملایەکمان ساڵەکەی یا ربی خوای هێدی و مەفقودە خوای بێگیان شادکەیتەوە یا ربی خوای لە دەپارێنەوە ئەوانەی داوا دوعای خەیریان لێ کردوین گیر و گرفتیانێ مەشاکیلانێ کێشانێ خوایە گیر و گرفت مشاکلەکانم بۆ چارەسەرکەی مشاکلی ملایەکمان چارەسەرکەی حەلیم بشاکیل هەمولایمە فەرمی یا ربی خوایە ئەوانەی کەوا نەخۆش و گرفتارن داوای دوعای خێرەکەن خوایە ڕەحمیان پێ بکەی خوایە زەلی سەر جێگایان نەکەی یا ربی خوایە ئەوانەی کەوا هەر گرفتێکیانێ داوای دوعای خێران کردووە خوایە بەڕەحمی خۆت ڕەحم بەوان و بە ئێمەش بکە آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين